باس لە دڵخۆشبوون بە سەرکەوتنی موسڵمانانەکەین بێگومان ئێستا حاڵەتێکی تایبەت و خەمناک و دڵهەژێن بێگومان لە کەرتی غەزە ڕوئەدات. یعنی خۆی داواکارین خۆی پەروەردگار دڵمان خۆشکا بە سەرکەوتنی چونکە تا ئێستا بەڕاستی ئەوەی لە زاهیرە ئەیبینین شەهیدکردن و بریندارکردن و وێرانکردنی کەرتی غەزە و ئەو خەڵکەیە کە لەوێ دانیشتون. نوێترینیانەوەی ئەم شەو بوو کە سوپای داگیرکەری و دڵڕەقی زایۆنی یەکێک لە نەخۆشخانەکان کە برینداری مەدەنیشی تێدا بووە بردومانی کرد و وەک باز دەکرێت 1800 کەسی تیا شەهید بووە. ئێمە ئەرکی سەرشانمانە بەڕاستی موسڵمان لە هەر جێیەک لە هەر شوێنێک بە هەر ڕەنگێک بە هەر زمانێک تووشی گرفتێک ببێ ئێمەش لێرەوە ناخۆشی و ناخۆشحاڵی خۆمان دەرببڕین و لە هەر شوێنێک موسڵمانێک سەرکەوت دڵخۆشی خۆمان دەرببڕین. بێگومان ئێمە ئەمڕۆ باس لە دڵخۆشبوون بە سەرکەوتنی موسڵمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا پێنجێنی بانخواست کە لە سودوە لەگەڵمان میوانە. مامۆستا گیان بەخێر بیت. ئەگەر لەوە دەست پێ بکەین ئێوە چەند ڕۆژێکە لەسەر کەرتی غەزە و لەسەر ئەو بابەتی کە هەیە باز لە هاوسۆزی و پشتگیری و هاوخەمی و دوعا و ئەمانە ناکەین بۆ ئەو خوشک و برانی کە لەوێن و لە تەواوی جیهان ئەگەر زوڵمێک شتێک هەبێ بەرامبەریان. ئەمانەوەی ئەمڕۆ باس لە چەمکی دڵخۆشبوون بکەین کاتێک موسڵمانێک لە هەر جێگەیەکی ئەم سەرزەویە سەرکەوتنێک بەدەستەهێنێ ئێمە پێی دڵخۆش بین. ئەمە وابەستاکەینەوە بە ئێسەی موسڵمانانی فەڵەستین کاتێک ئەوان سەرەکەون، کاتێک دوژمن تێک ئەشکێ لوتی ئەشکێن و سەرشۆڕی ئەکەن و ئەگەڕێتەوە شوێنەکانی خۆی. ئەنی تا چەند گرنگە لێرەشا موسڵمان بە بەشداری لەو دڵخۆشیە بکە و هاوسۆزی و هاوخەمی هەبێ لەگەڵ ئەو ناخۆشیانە و ئەو دڵخۆشانەی کە هەیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. من خوشحاڵم بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست و هەروەها دڵناخۆش و بێزار و بێتاقەتم بۆ تراژی دیا و ڕووداویکەوە ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیدا و بەتایبەتی لە غەزەی خۆشەویستە دەگوزارێت. بێگومان چەمکی وەفا یەکێکە لە صیفەتەکانی ئینسانی موسڵمان و هەروەها لە نێو مەسئلەی وەفاشا ئینسان بەڕاستی دڵخۆشبوونە بەبوونی موسڵمانان و هەروەها هەمیشە دڵناخۆشبوون و بێتاقەتبوون و بێزاربوون بە هەچ جۆرە زوڵم و ستەم و خراپەکاریەکەوە لەسەر زەویدا هەیە لە هەج ئاست و لە هەر شوێنێک و لە ناو هەج گەلێک و بەسەر هەج گەلێک و لەلایەن هەر کەسێکەوە بێت. بێگومان برایانی بەڕێز سیراع ململانێ لە نێوان حەق و باتڵا بە درێژایی مێژوو هەیە و هەروە ئەم سیراع ململانەیە بەردەوام دەبێت هەتاوەکو ڕۆژی قیامەت و زۆر جار لە مێژوودا کۆمەڵێک شت هاتوتە پێشخەوانی کە جارێکتر لەوانەیە خۆی دووبارە بکاتەوانێ. بەنسبە موسڵمانانەوە بە تایبەتی ئەمڕۆی موسڵمانانی غەزە بەداخەوە لەلایەن زایۆنیەوە ئیسرائیلەوە بەبێ هیچ بیانیەک ئەوان لە پێناوی مافی خۆیاندا لە پێناوی ئازادیەکدا کەوا خۆی پەروەردگار پێڕەوا بینیون بە هەموو چەکێکی داپڵۆسێنەر دایان دەپڵۆسێ بەبێ ڕەحم و بەبێ سۆز و بەبێ بزەی بەبێ جیاوازیکردن لە نێوان چەکدار و بێچەک و لە نێوان سڤیل و وەک دەوتێ لە نێوان ئافرەت و هەروەها تەنانەت ڕێگە نادا بەوەی کەوا برینارەکانیش کەوا لەسەر دەستی ئەوان و بەچێکی ئەوان برینار کراوە براونەتە نەخۆشخانەکە وەکو ئەو تراژیدیکەوە ئەم شۆ بەداخەوە بینیمان کە نزیکەی 800 کەس تەضحیە و قوربانی ئەو ڕوودا و نەخوازراوە بوو. بۆیە ئێمە موسڵمان لەسەر ئاستی تاک و هەروەها لەسەر ئاستی کۆمەلگای موسڵمانشین وەکو میلەتی کورد سوپاس بۆ خی پەروەردگار بەشی ئەوەندەی کەوا لە دینەکەمان حاڵی بووین هەمیشە زوڵم و ستەممان پێ ناخۆش بووە و هەمیشە دڵخۆش بووین بەوەی کەوا موسڵمانان لە عیزەت و لە شکۆتمەندیا بن، موسڵمانان لە ئەو پەڕی سەربەرزیا بن، موسڵمانان دوور بن لە زوڵم و ستەم لیان بکرێ، نەزاڵم بن و نەستەمکار بن و هەروەها نەستەمیشان لێ بکرێ. بۆیە دڵخۆشبوونی ئێمە بە سەرکەوتنی موسڵمانان بێگومان یەکێکە لە پەیامەکانی دینمان، یەکێکە لەو استراتیژی کەوا لە دینمان هەیە چونکە دڵخۆشبوونی موسڵمان بە سەرکەوتنی موسڵمان لە هەر جێگە و شوێنێکدا بێت یەکێکە لە صیفاتی بڕواداران. بڕوادار هەمیشە پێی خۆشە براکانی لە هەر جێگە و مەقام و شوێنێکدا لەم سەرزەویەدا هەبن سەرکەوتوو بن شکۆمەت بن و هەروەها ستەمیان لێ نەکرێ خراپەیان بەرابەر نەکرێ. بە پێچەوانەوە خوا نەخواست ئەگەر هاتووە ئینسان لەم چەمکە تێ نەگەشت ئەوە بزانێکەوە لە دینەکەی تێ نەگەشتووە لە پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم تێ نەگەشتووە و هەروەها لە ئیسلامەکەی حاڵی نەبووە. تەنانەت کارگاتە ئەوەی کەوا دەتوانین بڵێن ئەگەر کەسێک لێرە و لەوێ بە هەج بیانیوەک دڵخۆش بێت بەوەی کەوا موسڵمانان
ناڕەحەتیان بێتە ڕێگە ئازار بچێژن شکستیان توش بێ وەکو ئەوەی کەەوە ئەمڕۆ لە غەزەیە دەکرێت و بەرامبەر بەو خەڵکە ئەمە یەکێکە لە صیفاتی دووڕوەکان لە صیفاتی منافقەکان چونکە ئەو منافق و دووڕوەکانە پیان خۆشە مسلمانان تووشی شکست ببن و هەروەها دوژمنەکانیان لە کوفران و لە بێباوەڕان و لە کافران سەرکەون بە سەریانە بۆیە ئەم ڕووداوی کەەوە ئەمڕۆ دەگوزارێم لە غەزەدا ڕووداوێکە بەڕاستی لەبەر ئەوەی کەەوە ئێمە خۆمان میلەتێکی چەساوە بی ناڕەحەتی و ناخۆشی زۆرمان چەستووە و هەروە ناسۆری زۆرمان هاتووەتە ڕێگە سەرڕایەوەی کەوا میلەتەکە داکۆکی لەسەر مافەکانی خۆی دەکا میلەتێکی موسڵمانە و هەروەها میلەتێکە خاوەن پەیامە بۆی ئێمە وەکو موسڵمان پێویستە لەسەر شانمان زۆرمان بۆی پێ ناخۆش بە لای کەمەوە کە دەسەڵاتی ئەومان نییە کە هاوکاریان بین ئەگەر هاوکاریشان نەبین بە مادە یاوەکو بەبوون بە وجود لەوێ بەلای کەمەوە دەبێت ئێمە پێمان ناخۆش بێت و لە خوای پەروەردگار داوا بکەین دوعا بکەین کە ئەو بەڵاو موسیبەت و ناڕەحەتیە لە سەریان لە زۆر باش مامۆستا لە مودەتر شتێکەوەیە کە بەلایمەوە زۆر سیرە کەسانێکن کە بەناو موسڵمانن یاخود خۆیان بە موسڵمانە زان بەڵام لەبەرەوەی کە بوون حیزبێکی یان لەلایەنێکی پشگیری بۆن ئیسرائیلەکە لاانە ئەهلی مزگەوتیش بەلایەنێ نوێژکەر بێ بەڵام دڵخۆشە بە شکستی مسلمانان دڵخۆشە بەوەی کە بۆنە لە کردی غەزە ئەمە ڕوئەیات ئەنی ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ینی بۆچی بێ وابێت کاتێککە ئێمە مسلمانی کاتێککە ئیسلامی ئەین بۆ بێت تاکێکە بێ بوومە لە کۆمەلگای ئێمەدا خۆشی بە مسلمان بزانێ بەڵام دڵخۆش نەبێت بە سەرکەوتنی مسلمانان لەوێ وەڵا ئەمە خۆی لە خۆیدا ئەگەر ئەم کەسە لە دین تێگەشت بێت و حاڵی بوو بێت نابێ وابێت بنەمای قورئان ئەوەمان پێ دەڵێ کە والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض ئیمانداران چ لە پیاوانیان و چ لە ئافرەتانیان دۆست و پشتیوان و هەروەها پشگیری یەکن و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم پاسێکە باسی ئومەتی ئیسلامیمان بۆ کا مسلمانان بەمۆتەکە دەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد نمونەی کۆمەلگای مسلمان نشین لە هەر شوێنێک بن بەبێ جیاوازی زمانەکانیان بەبێ جیاوازی ڕەنگیان بەبێ جیاوازی با بڵێن ئەو ژیانی کەواتیدا دەژین تەنان لە نێوانی دەوڵەمەند و فەقیر و دەسەڵاتدار و بێدەسەڵاتەکانیانە وەکو نمونەی لاشە و جەستەیەک واتانی ئەچ کاتی ئەو لاشەیە ئەو جەستەیە ئەندامێکی جەستەکە تووشی ئازار و ناڕەحەتی و بێتاقەت بوون دەبێ بێگومان هەموو جەستەکە تووشی ناڕەحەتی و بێتاقەت بوون دەبێ بۆیە ئەگە کورتی کەینەوانی ئەو پرسیارە بەداخەوە ئەمڕۆ ئێمە بەتایبەتی لە سۆسیال میدیا و هەروەها لە هەندێک لە مەجالیسەکان هەندێک دافع بۆتە هۆکاری ئەوەی کەوا لە نێو ئەم کۆمەلگای مسلمان نشینی ئێمەدا وەکو مسلمانانی کورد بەداخەوە دەتوانم بڵێم کەیفیان دێ پێکەنینیان دێ خۆشی دەرئەبڕن یا وەکو هەندێک تعبیر دەرئەبڕن کە ئەو تعبیرانە پێچەوانی قورئانی پیرۆزە جارێ ئەوەی کەوا تۆ لەو ڕوانگەوە باز لەوە دەکەی ئایا زۆرجار دەڵێ ئەو لایەنە چەکدارە بەڕێ حەماس دەست پێشخەر بووە و هەروەها دوایی ئەوان ئەمە چۆن دەڵێ ڕنگدانەوەیەک بووە یا وەکو مەسەلا بڵێن بە پێچەوانە و هجوومێکی پێچەوانە بووە لە ڕاستیدا ئەو لایەنە سیاسیە چەکداریکەوە ئەمڕۆ لە ئەرزی غەزە و لە ئەرزی فەڵەستین لە ئەرزی ئەقسادا دەجەنگێ لە پێناوی ئەو میلەتە چەوساوەدا مەسەلاوە نییەکەوە هودنە و سیلمێک و هەروە ئاشی لە نێوانیان هەوبێ بەڵکو ئەگە گەڕێت و بۆ ساڵەکانی پێشووتریش دەبینی جەنگێکی دائیر لە نێوانە هەبووە و ئەمەش درێژکاوی ئەو شەڕە بووە بۆیە دەوترێ منەوەکو نێک باسی دەکەم جارێکیان یەکێک لەم حیزبە عیلمانیانە کەسێک سەرکردەکە دەچێت بۆ ئەو شوێنە و دوایی یەکێک لە ئەندامەکان نوێژ ئەکات بۆ ئەوەی کەوا مۆبەڕیری بۆ بێنێتەوانێت دەڵێ قوربانگیرمان بدەست ئەمە خواردووە نوێژ دەکا ئەویش ئەڵێ لێی گەڕێ ئەوە بەڕاستی ئەگەر لە نوێژ تێگەشتا شوێنی ئێمە نەدەکەوت ئەگەر لە ئەوی ئێمەش تێگەشتا نوێژی نەدەکرد ئەگەر ئەم تاکیکەوە جەنابتان ئاماژەتان پێکرد ئەمڕۆ دڵخۆشە بەم شکستە ئەگەر لە دینەکە حاڵی ببوایە لە ڕاستیدا هەرگیز هەڵوێستی وەهای نەدەنوان بۆیە بەهەش دافعێکی با بڵێن قەومایەتی بەهەش دافعێکی تر ئینسان دڵخۆش بێت بەوەی کەوا ئەو مسلمانانە شکست بێن شکستیان بەسەرابێ بکوژدێن برینار بکرێن قتڵ و عام بکرێن لە زێدی باو باپیرانیان وەدە بنیرێن و هەروە ئاوارە بکرێن لە ڕاستیدا ئینسان دەچێتە چوارچێوەی کەوا صیفەتێکی منافق و هەروەها دووڕووی هەڵگرتووە و زۆر جار هەندێک لە زانایان تەنانەت دەگاتە ئەوەی کەوا ئەگەر هەزی پێخۆشبوونەکە لە دڵەوە بێ عەقیدەیی بێ تووشی ڕددە و هەروە پاشگەزبوونەوە تەنان لە دینش ئەبێت بەڵێ مامۆستا ئەوەی هاوکارم پرسی لەوانەیە بۆ مسلمانێکی سادە کە زۆر حاڵی نەبوو بێ چۆن کەوتی حیزبێکی ئەلمانی بێ بەڵام ئێمە لێرە و لەوێ لە سۆشیال میدیا بینین جاروایە
لە کەوانەیە کە بەناو بانخوازێک یان ڕەوتێک یان گروپێک تەنانەت باز لە هەندێک بابەتەکەن کە لەوە چ ئێستا ئەنی کاتی ئەم بابەتە نەبێ ئەنی هیچ سوود و با بڵین قازانجێک بەم دۆسیە نەگەێنە کە حەماس چۆن دروست بووە حەماس هەڵەکانی چییە نازانم ئەمە کێشەی بینی دوو وەکوڵی تائیفەیە لەسەر ئەرز شتەکە پەیوەندی نییە بە شەڕی ئیسلام و کافر و حەق و ناحەق و ئەم بابەتانەوە قسەکە لەوەیە بۆ ئەبێ تاکێکی موسڵمان کە بە حساب تێگەیشتووە بە حساب بانخوازە ئەم بە جۆرە لە جۆرەکان هەندی قسەکانی وا بێ خەڵک بەلاڕێیا بەرەوە کۆڵێ لەسەر ئەمە جەنابتە فەرموویی وەڵی مە مۆسادانەوەی بەڕێست ئەمە بەلای ئێمەوە غەریب نییە و یەکەم جاریش نییە زۆربەی مەواقیفە هەڵوێستەکان لە عالەمی ئیسلامیدا بەرامبەر بە ئەهلی کوفر و بێباوەڕان بەرامبەر بەو هێرشە دڕەندانەی کەوە لە هەج لایەکەوە بە هەر شێوازێک دەکرێت بەرامبەر بە موسڵمانان ئللا لە نێو خودی کۆمەلگای موسڵمان نشینا کۆمەڵە خەڵک چۆن دەڵێ قوت بووێتەوە و هەروەها بەرامبەر موسڵمانان وەستاوەتەوە و ئەمە بەلامان و جێگەی سەر سوورمان نەبێ لە نێو ئەوانی کە تەنانە خۆشیان بە زانا دەزانن یاوەکو خۆیان بە بانگەوازکار دەزان بۆ لای دینی خوای پەروەردگار لە ڕاستیدا قورئان ئەمەی بۆ یەک لایی کردووی نەتوانێ دەفەرمێ مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا بئس مثل القوم الذين كذبوا بآيات الله نموني أواني كواباسي أهل التوراة دكا لو كوا توراة يعني قلت بلا عمليان بينكر وهروها كاريان بينكر لراسيان نموني يدرجك كوا باري پرتوکی لێبنی بەڵام ئەوش لەوە حاڵی نابێ ئەمە قورئان بۆی تۆمار کردوین بەلامانەوە غەریب نەبێ بۆی ئەو زانە و بانخوازانە ئەگەر لە دینەکە حاڵی بوو بێتن ئەگەر لە واقعی سیاسی ئەو وڵاتە حاڵی بوو بێتن ئەگەر لە مێژووی جوولەکە بەڕاستی وەکو خۆی تێگەشت بێتن کە ئەم وڵاتە بە چ قۆناغێکی زۆر سەختە هاتووە کە ئەو موسڵمانانە بەدەر لەوەی کەوا چوارچێوەیەکی حیزبیان بۆ خۆیان دروست کردووە چونکە ناکرێ بەبێ تەنزیمێک بەبێ داڕشتنێ بەبێ قەوار و چوارچێوەیەک بۆ خۆیان کەوا قیادە و قەواعیدێکیان هەبێ بتوانن دیفاع لە مەزلومیەتی خۆیان بکەن بۆیە ئەمەی کەوا ئەم بەڕێزانە دەیکەن شتێکی غەریب نییە بەرامبەر بە خەڵکانێکی تریش دەیکەن بەڵام لە ڕاستیدا ئەمە هەڵەیەکی کوشندەیە و ئەمە دەردە کوشندەکەیەکەوە ئەم تەفرەقە و جیاوازیە لە نێوان موسڵماناندا هێناوەتە ئاراوە کە ئەمە خۆی بخۆی نەخۆشی ئومەتە پێی دەوتێ بەڵای سەردەم لە نێوان موسڵمانانە بۆیە ئەگەر ئەمان کەمێک زیاتر بیرکەنەوەی لە قورئانی پیرۆز لە فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی فی ئەو طایفەیەک دەکا کە جەنگ دەکەن ئاوەتن لە دەوری بەیت المەقدیس و هەروەها و ئەکنافیها دەوروبەر جیها لە پێناوی خوای پەروەردگارە دەکەن بۆیە ئەمە پێ دەچێت کەمینەیەک بێ لەسەر ئاسی مامۆسایانێک لەسەر ئاسی بانخوازانێک لەسەر ئاسی کەسانێکی بەناو ڕۆشنبیر بەڵام زۆرینەیەکی ڕەها لە عالەمی ئیسلامی لە زانایانی دڵسۆز و معتەبەر و هەروەها لە خەڵکانێک کە بەڕاستی قسەیان جێگەی ئاعتیبارە و هەروەها خوێنەواریان الحەمدوللا لە ئاسێکی پێویستدایە دڵسۆزی زیاتریان دەربڕیوە کە بڵێ ئەوە قەزیە فەلەستین قەزیەکی حەقە قەزیە غەزە قەزیەکی حەقە ئەوەی کەوا ئەمڕۆ ڕوودەدا لەو خاکەدا لەو شوێنەدا لە ڕاستیدا زوڵم و ستەمێکە بەرامبەر بە خەڵکێک دەکرێت کە ئەو خەڵکە شیعار و دروشمیان وشەی لا ئیلاهە ئیلا الله و هەروەها ئەوەی کەوا دینەکەی خوای پەروەردگاری خۆشەوێ بۆیە من لە واڵەکەی خۆش ماوتومە قەزیە و کێشەی فەلەستین بەدەل لەوەی کەوا کێشەی خاک و لەوانەیە کێشەیەکی تریتابێ ئەسڵەکە کێشەکە کێشەیەکی عەقیدە و بیر و باوەڕە لە ڕاستیدا ئەوانە وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد زۆر جار ئێستا چایان بۆ ژەڵنایە کە لە سۆشیال میدیا لەش ینی بە ئاشکرا پشتگیریان بکەین چایان بۆ وەڵای موسڵمانان دڵخۆش بەسەر کەوتنەکان ینی من ڕستمێکم دانا و مەسیجم بۆ هاتوڵێ ئەی بۆ ناچی بۆ ئێوە لەوێ جیهاد بکەیت ینی چیەکی لە سۆشیال میدیا پشتگیریکردن ئەمەش بۆ خۆی تا چەند ئەرکە موسڵمان ینی ئەوەمان لە دەزیە چی بکەین ینی چۆن بێ ینی موسڵمان دەبێت چۆن بێ لەگەڵەمەیە چۆن بێ لەگەڵ و کاردانەوانەیە هەیە تا چەند گرنگە سار نەبێتەوە لەوەی کە ڕەخنەی و لێ بگیرێ ئەم پشتگیریە بەم شازە پشتگیریشەکەین و هاوسۆزی و هاوخەمیان بۆ دەردەبڕین کەمتریشت کەماوەتەوانە بۆ ئێمە موسڵمان ئەمڕۆ بەتایبەتی خوێنەوارەکانمان ئەوانەی کەوا لە پشتی شاشەکانی تیڤی و هەروها سۆشیال میدیاکانین کە الحەمدوللا خوای پەروەردگار لوتفی لەگەڵا کردوین و لە دینەکەمان حاڵی بووین لە ڕاستیدا زمانی قەڵەم و هەروەها نووسیلمانە بە پۆستەکانمان و بە کۆمێنتەکانمان و هەروەها بەڕاستکردنەوەی ئەو هەڵانەی کەوا ئەوان تێکەوتوون بۆیە ئەمانە بە هەچ هۆکارێک هەبێت کەوتونتە ناو هەڵەیەکی کوشندەوە دیارە کۆمەڵی دافع هەیە یەکێ لەو دافعانە بە تایبەتی لە ناو ئێمەدا دافعی
با بڵین قەومچێتیە دافعی مەسئلەی بەناوی کوردایەتی و عەرەبایەتی ئەمانە لە ئیسلامدا شتێک نییە لە ڕاستیا وەکو یەکێ لە مامۆستایان دەفەرمێ کوردایەتی تەفرەق و جیاوازیمان تێدەکات عەرەبایەتی بە هەمان شێوە تورکایەتی بە هەمان شێوە فارسایەتی بە هەمان شێوە بەڵام خڕبوونەوە و گردبوونەوە لە نێوان دینەکەمانە لە ڕاستیا یەکمان ئەخات و هەروەها گردمان دەکاتەوانێ و دەمانکا بە یەک جەستە دەمانکا بە یەک لاشە و هەروەها بە یەک هێز و پێس بۆیە ئەمانە ئەگەر ڕەوا نەبین بەوەی کەوا تۆ پۆستێک بکەیت کەوا بێتاقەت بوونی خۆت لەسەر ئەو زوڵ مستەمە دەرببڕی ئەگەر سبینێ دەسەڵاتیان هەبێ زۆر لەوانە خراپترەکەن کە بەرامبەر بۆ مسلمانان دیکە بۆیە ئەمە هەڵەیەکە هەروەکو ئەوان خی گەورە ئەفرمە یەظهڕوا عەلەیکم لا يرقب فيكم إلا ولا ذمة ئەگەر دەسەڵاتیان بەسەرتانە هەبێت لە ڕاستیە هیچی تیان نایەڵمەوانێ هەروەکوی کەوا ئەم شەو بینیمان بە ئەو پەڕی بێڕەحمانە کەوا ئەمە پێچەوانەی هەموو ئەوەی کەوا بانگەشەی بۆ دەکرێت لەلایەن مافی مرۆڤ بوو و هەروەها دەسەڵاتدارانی جیهانەوە لەوەی کەوا ئەبێ ئافرەتان و منداڵان و خەڵکێک هەبێ بەدەربن لە بابەتی مەسئلەی جەنگ و هەروەها ناڕەحەتەکان ئەمەش ئەوان لە ڕاستیدا بەمە خۆیان تووشی کارەساتێک بەرپرسیارەتێکی دنیا دەکەن کە ئەوە کارێکی زۆر ناشایستەیە بەلای کەمەوە ئەگەر کابرا مسلمانیش نەبێ بە ئینسانیەتی خۆیان چونکە تەنانەت ئەمڕۆ لە عالەمی نەک جیهانی ئیسلامیە لە جیهانی غەیری ئیسلامیە خەڵکانێکی زیندان چۆن دەڵێ ویژدان زیندوو لە ڕاستیدا نەک لەسەر کۆمنت بەڵکو بە مزاهراتی زۆر دیفاع لەو مەزلومێت و ستەمێکەکە ئەمڕۆ لە غەزەیە دەکرێت بۆیە ئەم هەنگاوە بە تایبەتی لەلایەن کورد زمانی خۆمانەوە هەنگاوێکی زۆر زۆر ناشیرین و نەخوازرا و ئەگەر ئەم ئینسانە بەردەوام بێ لە ڕاستیا تووشی هەڵی خراپتر دەبێ بۆیە ئێمە لێرەوە پێیان دەڵێن ئێوە لە ناو هەڵەدا دەژین بەخۆشمان و بەوانی کەەوە ئاوەتین لە پشتی شاشەکانەوە دەڵین خی گەورە دەفەرمێ ادعوا إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن خۆمان پرچەک بکەین بۆ ئەوەی کەوا هەوڵ بدەین چۆن دەڵێ هەڵەکانی ئەوان ڕاست بکەینەوە وەڵام مامۆستا هەر شوورەیە یانی ئینسان بەقەدەر بەشێ لە جوولەکەەکانی ئەمریکای پێ نەکرێت کە کۆمەڵە جوولەکەی با بڵێن ڕەسەنن تەنانەت ئەوانیش ئەمەی ئێستا لە ئیسرائیل ڕوئەدا و بە نوێنەری خۆیان و بە جوولەکەی ڕەسەنیان نازان بەڕاستی ئەمە دووەم مامۆستا بەڕاست ئەم دڵخۆشبوونە بە سەرکەوتنی موسڵمانان وەخوا نەخواست دڵ ناخۆشبوون و دڵتونبوون و فرمێسک ڕژاندن و بێتاقەتی و هاوخەمی هاوسۆزی بۆ ناخۆشیان ئەچێتە بواری عیبادەتەوە یعنی ئینسان لەسەر ئەم بابەتە تووشێوە بێ خۆی پەروەردگار چاکەی بۆ بنووسێ ئەگەر دڵخۆش بوو بە دڵخۆشی مسلمانان و ئەگەر دڵ ناخۆش بوو بە دڵ ناخۆشی مسلمانان بێگومان چاکەی بۆ بنووسێت بێگومان بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وسادانە لە یەکێ لە جەنگەکانە کە چووە دەرەوە هەندێک لە مسلمانان لە مەدینەمانەوە عوزریان هەبوو نەیانتوانی بەشدار بن لەگەڵ پێغەمبەری خوا باش بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لە مەدینە پیاوانێک خەڵکانێک بەجێ ماون حەزیان دەکرد لەگەڵمانە بن بەڵام حەبەثەهم العذر ما قطعتم واديا ولا شعما إلا كانوا معكم وكما قال فەرمی هیچ دۆڵ و هەوراز و نشێوێک نابڕن ئیلا ئەوان لەگەڵ ئێوەدا ئێمە وەکو سەرەتاش ئاماژەم پێکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەومان بۆ دەکات کە ئومەتی ئیسلامی وەکو جەستەیەک واتانێ کەوا بوو جەستەکە ئەمە لە ڕووی ئازارەوە هەموو ئازار بچێژێ لە ڕووی خۆشیشەوە بێگومان هەمووی خۆشی دەچێژێ بۆیە ئێمە ئەگەر نەتوانین لە نزیکەوە لە مەیدانەوە هاوکاری براستەم لێکراوەکانمان بین کە لەسەر عەقیدە و بیر و باوەڕ و دینەکەیان دەچەوسێنرێنەوانێ ستەمیان لێ دەکرێت خۆ بەلای کەمەوە لە دوورەوە جگە لەوەی کەوا دوعای خێرمان پێ دەکرێت لە شوێنی خۆمانەوە بە قەڵەمەکەمان بە زمانمان بە موعیظە و بە ئامۆژگاری لە ڕاستیە دیفاع لە مەزلومیەتی ئەوان دەکەین کەوا بوو ئێمە ئالەم جانیبەوە دەتوانین ئەجر و پاداش لەلایەن خوای پەروەردگار و بەدەست بێنین و هەروەها خوای پەروەردگاریش یارمەتیمان دەدا و هەروەها هیچ نەبێت ئەو عودرەی کەوا ئەمڕۆ ئەگەر سبەی نەخوا نەخواسە بە جۆرێک لە جۆرەکان لەسەرمان بێ لەلای خوای پەروەردگار خوای گیان ئێمە هەر ئەوەندەمان پێکرا ئامادەگیمان هەبوو لەوەی کەوا بەشداری لەگەڵ ئەوانە بکەین بۆیە موسڵمان بە دڵخۆشبوونی بە سەرکەوتی موسڵمانان لە هەچ کوچە و کەنار و خاک و بوقعەیەکی ئەم سەرزەویا بێ دڵنیا بێ لەوەی کەوا لای خوای پەروەردگار پاداشتی بۆ تۆمارکراوە بە پێچەوانەوە خوا نەخواسە ئەگەر حەزی بە شکستی موسڵمانان بێ لە ڕاستیدا ویزر و گوناه و تاوانی لەسەرە زۆر باش مامۆستا ئەم مودەتی کە هەیە ئەم کاتایی کە ئەم ڕوودا ڕوئەیە بەگشتی تاکی موسڵمان دەبێت چیتر بکات دەبێت چۆن هاوسۆزی و هاوخەمی دەربڕێ بۆ برایانمان لە غەزە
ئێستا بابەتێکی دیکە هەیە خۆشبەختان دەستگای خێرخوازی بەخشین کۆمەکی و ڕاگەیاندووە پرۆژێکی ڕاگەیاندوو بۆ لێقۆماوان و مسلمانانی ئەوێ تا چەند گرنگە لەم وێزگەیشەوە مسلمانان بەشدار بن و بتوانن هاوکاری و کۆمەکی کۆبکەین و ئینشاءڵڵا بۆ وەڵایەوە سەدەنە چۆن دەڵێت پرسیارێکی وەجیه و زۆر دروستە زۆرم پێخۆشە بەڵام ئەمێ پێش وەڵامی جەناب بەمەوە لەسەر ئەو هەنگاوە جوانەی دەستگای بەخشین ڕاستکردنەوە یە ئاماژە بەوە بدەم بەداخەوە زۆرێک لە با بڵێ ئەوانەی لە پشت سۆسیال میدیا و هەروەها شاشەکانی با بڵێ ئینتەرنێتەوەوانە زۆر جار ڕخنە دەگرن لەوەی کەوا مسلمانان تەنها بۆ قەزێ ئیسلامیەکە داکۆکی دەکەن یا وەکو چۆن دەڵێ حەماسەت و هەروەها دەجوڵێن بەڵام لە ڕاستیدا ئەمە تۆمەتێکی چۆن دەڵێ شاغدار و گەورێ وانە بووە ئێمە خۆمان بە تایبەتی لە لای خۆمان و الحەمدوللا و هەروەها دەستگای بەخشین بە درێژایی مێژووی ئەم چەند ساڵی خۆی لە هەموو ئەو پرسانی کەوا هاتووەتە پێشەوانێ لە لێقەومانی میلەتان چ لە ڕۆژ ئاوا چ لە ڕۆژهەڵات چ لە با بڵێن کوردستانی ڕۆژهەڵات و هەروەها چ لە کوردستانی باشوور یعنی لە ناو خۆماندا کە لێقەومان هەبوو بێت چ ئەوەی کەوا سروشتی بوو بێت چ ئەوەی کەوا بەدەستی خەڵکێکی تر بوو بێت ستەم کرابێ لە ڕاستیدا بگشتی و هەروەها دەستگای بەخشین لەسەر خەت بووە و هەروەها کۆمەک و هاوکاری کۆکرێتوانێ بۆیە ئەمە وەڵامێکە بۆ ئەو کەسانی کەوا لە بابەتە نەتەوایەتەکە دەیانەوێت ڕقلێرە ئێمە بگرن یاوەکو ڕخنە لە دەستگا خێرخوازیەکان بگرن بۆی ئەو هەنگاوی کەوا دەستگای بەخشین لە دوێنەوە بانگەشەی بۆ دەکات ئەمە کەمترین ئەدایەکی ئەرکی سەرشانی ئێمەیە کە ئەگەر وتم نەمانتوانی بە جستەمان لەوێ ئامادەگیمان هەبێ ئەمڕۆ ئێمە چ جای دوعای خێر و هەروە چ جای ڕاستکردنەوەی هەڵەکان و چ جای دڵخۆشبوون لە دەروونەوە بۆ ئەوەی کەوا داوا ئەکەین لە خوای گەورە سەریان بخە بە کۆمەکی مادی چونکە بەڕاستی کۆمەکی مادیش لە شوێن و جێگای خۆی داکەم نییە لە جیهاد و تێکۆشان لە پێناوی خوای پەروەردگاردا تەنها بەجەستە ناکرێ وەجاهیدوا بئەموالیکم وئەنفوسیکم تەنانەت جیهادی ماڵ پێشخراوە بەسەر جیهادی گیان و هەروەها نەفسدا بۆیە ئەم هەنگاوە لە ڕاستیە جێگەی دەستخۆشیە پێویستە لەسەر تاکی مسلمانان لەو دەغیلەی کەوا هەیەی لەو توانایی کەوا هەیەی کە خوای گەورە فەرمێ لينفق ذو سعة من سعته بەپێی توانایی خۆت لە 251ەوە لە دۆلارێکم هەتاوەکو هەر چەندە پێشکەش بکەی بۆ کۆمەکی کەوا ئەمڕۆ کۆ دەکرێتەوانێ بۆ مسلمانانی غەزە لە لای خوای پەروەردگار گەورەترین پاداشی بۆ دەنووسێ و گەورەترین سەربەرزی بۆ خۆ تۆمارەکەی ئەمڕۆ بەڵگەیە لەسەر ئەوەی کەواتە وەکو مسلمان ناتەوێ براکانت سەرڕای زوڵم مستەم لە ناو برسێتیە لە ناو تیونێتیە لە ناو بێپۆشاکیە لە ناو بێجێگە و لانەدا بمێننەوانی و هەروەها تۆ شوێنەکەت ئیسراحەت بێ چونکە بەڕاستی یعنی من و خۆم ماوەسادانە ئەوە چەند ڕۆژە بڕواتانە بێ کولواتنی دەڵێ ئەوەی کە دەیخۆم و دەڵێ بە پشتما دەچێت خوارەوان لە هەستکردن بەرامبەر بەو زوڵم مستەمی کەوا دەکرێت لە خۆشی دانین بۆیە ئیمڕۆ ئەو کۆمەکی هاوکاری کەوا دەستگای بەخشین دەستی داوەتێ لێرەوە من داوا دەکەم لە تەواوی مسلمانان و خوددا پێداوان بە تایبەتی بچن بەدەم هاوکاری ئەو کۆمەکیەوە و دڵنیا من لەوەی کەوا کۆمەکێکیشیان دەگاتە جێ چونکە دەگا بە دەستێکی ئەمین و ئەم دەستە ئەمینە بە پشتیوانی خوای پەروەردگار بە ڕێگەی خۆی دەگەیەنتە شوێنی وەک دوا پرسیار کاتمان کەم ماوە چەند بابەتەکە بەڕاستی زۆرتر هەڵەگرە قسەی لەسەر بکەین ئەو دەنگە شازانەی کە باز لەوەکەنەوە کاکدانیار ئاماژەی پێکرد کە وێنێکی داناوە لەوانەیە وێنێکی زۆر ینی سادە و ساکاریش بوو بێ ئاڵایەکی فەڵەستین ملپێچێکی فەڵەستینەکانی لەمەل کرد بێ بۆ نمونە ئەمە بچووکترین شتیانی وەگەوترێ ئەزعەف الئیمانە بەڕاستی بەڵام دەنگە شازانەی تۆ چیەکەی لێرە بڕۆ بۆ ئەوێ قسەکە لەوەیە بەم دەنگە شازانە داپیرەیەک باپیرەیەک کە دەست بە دوعایە و چاو بە گریانە بۆیان دووشەمە و پێنجشەمە بۆیان بەڕۆژوو ئەبێ و لە دواییە دوعایان بۆکە شەو نوێژەکرێ بۆیان دەستگای خێرخوازی بەخشین هاوکاریان بۆ کۆکاتەوە هەر کەسێک لە سوچ و لە شوێنەکانی خۆی ئەنی مەشغوڵە بەم بابەتەوە ئەم دەنگە نەشازانە بێگومان لەم شتانە کەمەکاتەوە بەڕێی تۆ بێگومان نەخیر بەڵام یەک خاڵمان لەبیر نەچێمەوە سایانی بەڕێز ئەوەی کەوا بێتاقەتە بە مسلمانانی ئەوێ حقیقەتی ئەوەڵ و ئاخیری مەسئلە دینەکەیە بۆیە من وتومەوە دەیڵێم لێرە چۆن دەڵێ بە ئاشکرا هەر کەسێک ڕقی لە مسلمانان بۆ مسلمانانە بێ لە مسلمانانێکی تر بێ دڵنیا بێ پێش هەمووان ڕقی لە توێ مسلمانە هەر کەسێک ڕقی لە سەرپۆشەکە ئەوان بێ ڕقی لە سەرپۆشەکانی ئێرێ هەر کەسێ ڕقی لە ڕیشەکانی ئەو بێ ڕقی لە ڕیشەکانی ئێرێ هەر کەسێ ڕقی لە وجود و بوونی ئەوان بێ ڕقی لە وجود و بوونی تۆیە بۆیە ئەم دەنگە نەشازانە و هەروە ئەم دەنگە ناموانە
بە دینمان بە عەقیدەمان بە کولتورمان بە میلەتی ئێمە کە ئێمە میلەتێکین نەک بۆ خۆمان بەرامبەر بە غەیری خۆشمان بە ڕەحم و بە سەوزی بووین لە ڕاستیە یعنی ئەمەندە لە هەڵوێستی جوامێرانەی خەڵکانێکی جوامێری مسلمان لەناو ئەم میلەتی ئیسلامیە کەم ناکاتەوە بەڵکو بە پێچەوانەوە زیاتر سوورمان دەکات لەوەی کەوا ئێمە بەلای کەمەوە چیمان پێ دەکرێت لە پشتگیری بەرامبەر بە براکانمان بەرامبەر بە خوشکەکانمان بەرامبەر بەو خەڵکی کەوا ئێمە ڕۆستەمیان لێ دەکرێت بینوێنین و هەروەها ئەوە هەڵوێستەشمان بۆ دەمێنێتەوانێ بەوە خۆمان سەربەرز ئەکەین لە مێژووە و هەروەها خۆشمان سەرفراز دەکەین لە لای خۆی پەروەردگار. خوا دەستخۆش مامۆستا گیان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڵڵا پێنجوانی بانخوازی خۆ بەخێر بێ سپاس بۆ دەرفەت.